سلااوتان لێ بەڕێزان تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە ڕێنمایەنوویەکانی پێدانی پێشینەی هاوسەرگیری. دوێنێ وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جاری چوارەم چەند ڕێنماییکی نوێی سەبارەت بە پێدانی پێشینەی هاوسەرگیری دەرکرد. دیارە گرنگترین ڕێنمایی ئەو داواکاریە بوو یاخود وەڵامێک بوو بۆ ئەو داواکاریەی چەندین خۆپشاندانی لەسەر کرا. ئەویش ئەوەیە هاوڵاتیانی ناوچە دابڕێنراوەکان پێدانی پێشینەی هاوسەرگیری دەیانگرێتەوە. وچانێک و ڕای ئێوە وەردەگرین لەسەر ئەم تەوەرە. دووبارە سڵاتان لێ بەڕێزان بەڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە ڕێنمایەنوویەکانی پێدانی پێشینەی هاوسەرگیری کە دوێنێ وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕێنمایەکی نوێی دەرکردیان ڕێنمایەکان لە بەردەستمانە هەوڵ دەدەین بە کورتی ئاماژە بە هەندێک لە ڕێنمایەنوویەکان بکەین. دیارە بە پێچەوانەی ڕێنمایەکانی پێشووەوە ئەوانەی لایەنێکی گرێبەستی هاوسەرگیریەکەیان بیانیە پێشینەی هاوسەرگیری نایەنگرێتەوە، هەروەها پێویستە داواکار کوڕ بێتیان کە تەمەنی 18 ساڵی تێپەر کرد بێت. دیارەمە هەر هەمان ڕێنمایی پێشووە. هەروەها لە بەشێکی تری ڕێنمایەکەدا ئاماژە بۆ کراوە پێشینەکە بۆ ئەو کەسانش خەرج دەکرێت کە هەموو مەرجەکانیان تێدایە و تەنها کێشەی ناسنامی باری شارستانیان لە فەرمانگەکانی دەرەوەی هەرێم هەیە. مەسەر ڕای ئەوەی ئەو گرێبەستە هاوسەرگیریانی لە دەرگاکانی سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم لە ناوچە دابڕێدراوەکان کراون کاریان پێ دەکرێت بە مەرجێک داواکار نیشتەجێی هەرێم بێت. هەروەها سەبارەت بەو کەسانەی کە نیشتەجێی هەرێمن و گرێبەستی هاوسەرگیریان لە دادگاکانی هەرێم دەرچووە بەڵام فۆرمی خۆراکیان لە ناوچە دابڕێنراوەکانە و ئەوانش کە فەرمانبەری فەرمانگەکانی هەرێمە لە ناوچە دابڕێدراوەکان ئەوانیش پێدانی پێشینەی هاوسەرگیریەکە دەیانگرێتەوە. هەروەها ڕێنمایەکە ئەوشی خستۆتە ڕوو کە ئەو کەسانی مامەڵەی دەرکردنی فۆرمی هاوسەرگیریان بە وەکالەتە بە پشتگیری بەڕێوەبەراتی پسوولەی خۆراک پێشینەکە دەیانگرێتەوە. دیارە ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیمان چەند ڕۆژێک یاخود چەندین جار خۆپشاندان ساز کرا سەبارەت بە پێدانی پێشینەکە بە هاوڵاتیانی ناوچە دابڕێنراوەکان کە لە هەولێر و لە خانەقین و لە کەرکووک خۆپشاندان ساز کرا بۆەوەی ئەوانیش بگرێتەوە لە ئێستادا بەپێی ئەم ڕێنمایە نوێیە هاوڵاتیانی ناوچە دابڕێنراوەکان پێشینەکە دەیانگرێتەوە. بە گوێمان لە ڕای ئێوە بێ سەبارەت بە ئەم ڕێنمایە نوێیانەی کە دوێنێ وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان دەریکردن. بەڵێ کەم پەیوەندیمان ئاڵێ لە سلێمانی. سڵاو لێ بێ ئاڵێ خان فەرموو. ئاڵێ خان لە سلێمانی ئەگەر گوێت لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە دەچنە لای کاک پێشەوا لە هەولێر. سڵاو لێ بێ کاک پێشەوا فەرموو. زۆر سپاس دەکەم. بەڕێز لە پێێنە لەبارەی پێشینەی هاوسەرگیری پێم وایە حکوومەت هیچ هەر ڕۆژە و بڕیارێک دەرێت ڕۆژە لە دەم شوێ ڕۆژە لە دەم شوێ پێم وایە دکتۆر دەهەم سەرۆکی حکوومەت هیچی لە بندەستێ لاوێن هەموو دەسەڵاتەکان لەژێر دەستی پارتیە دەسەڵاتەکان لەژێر دەستی سەرۆکی هەرێمدا ئەبزانیەتی هیچی پێ ناکرێت لە هەولێر برا دکتۆر دەران ڕۆژە بڕیارە هەرێ ئەوەی بزانین یان یەکەتیان گۆڕانە هاپێشەی هاوسەرگیری نادەنێت. پێم وایە حکوومەت لەلایەن پارتیۆ دەست بەسەرکە داوا لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی دەکەی هەڵێ سەربرین دوێنێ چێنەوە پێشینەی هاوسەرگیری. کاک پێشەوا بەپێی قسەکانە دیارە جەنابەت ڕەخنەت هەیە لە ڕێنمایەکان. پێت وایە کێشەکان چین؟ واتە ئەو ڕێنمایی ئێستا وەزارەت دەری کردوون ڕەخنەکان لە چ خاڵێکە لە ڕێنمایەکان؟ بەڵێ کێشەکان ئەوەیە حکوومەت دوو ئیدارەیە تا ئێستا دوو ئیدارەیە لەلایەن پارتی یەکێتیەوە بەڕای منەوە دکتۆر دەرهەم هیچ شتێکی لەژێر دەستدا هەموو شتەکان پارتی کۆنتڕۆڵی کردێت تاو ئێستا ئەوەی یەکێتی بیدا لە هەولێر هیچی بۆ ناکرێت هەم گۆڕانیشبی ئەوەی بزانێن یەکێتیان گۆڕانە هیچی بۆ ناکەن لە هەولێر. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک پێشەوا لە هەولێر. بڵێ باوکی لاڤیار لە تەختەق. سڵاو لێ بێ باوکی لاڤیار فەرموو. ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لەکەم. زۆر سپاس دەکەم باوکی لاڤیار. بەڕاستی من سەرەتا بۆچوونێکم هەیە. بەڵێ هەندێک کەس کە بەشداریەکە سەرەتا بڵێن خۆی نازانێت بابەتەکە لەسەر چیا کار لە خەڵکەکەی ئەمەیەک دووەم هەندێک خەڵک ڕەخنەیە یاخۆ گلەیە یاخۆ لە حکوومەت یاخۆ لە لایەنێکی پەیوەندیدار بەڕاستی حەق نییە کەسانێک ئەم کێشەیە لێرە باز بکات چونکە تەوەرەکە لەسەرەوە نییە بۆ مەسەلەی تەوەرەکەشتان دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکە بەڵام یەک بۆچوونێکمێ لەسەر تەوەرەکەم. بەڵێ خەڵکانێک هەن لە شاری کەرکووک دانیشتن گەنجێکە کە زەواجەکە ئەگەر زەواجەکە بکە لە ناو هەرێم بابن چ لە هەولێر بێت لە سلێمانی بێت لە کۆیە و تەقەفۆ مسنۆ بێ زەواجەکە لەوێ بکە ئەوە شوملی ئەکا
بەڵام کە لە شاری کەرکوک زەواج بکە شوملی ناکە یعنی ئەمە بۆ لەبەرچی کە ئێمە خەڵکی کەرکووکی مەقصد کە شومل مام کە کابرا خەڵکی کەرکووکە کوردستانیە یعنی ئەگەر کەرکووک کوردستانیە با بزانیت بۆ کابرا زەواجەکە بێت ئەمە خەڵکە زانم خزمی خۆما خێزانی خەڵکی کەرکووک خۆ خەڵکی کەرکووک هاتوو لە هەولێر زەواج کردو بۆی ئەو سلفە زەواجە شوملی بکە بەڕاستیان ئێمە شتێکە نازانم بڵێم چی ئەوە یعنی شتێکی زۆر لاوەچیە خۆی باوکی لاڤیار بە پێی ڕێنمایەکان ئەو کەسەی ئەگەر لە دادگاکانی دیارە بە پێی ڕێنماکە خۆی وەکو خۆی دەیخێنمەوە لە دادگاکانی سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم لە ناوچەدا ڕێنراوەکان واتە ئەو دادگانی کە سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێمن دایانگرێتەوە بەڵام دیارە مەبەستی جەنابەت ئەو کەسانەیە کە لە دادگاکانی تری سەر بە حکوومەتی یاخود ئەنجومەنی ناوەندی عێراق نایانگرێتەوە بەڵێ بەڵێ ئەزانی چۆنە پەرەژیان بەڵێ تێگەیشتم من ئەگەر لە کەرکووک زەواجی کردبێت لە دادگایەکی شاری کەرکووک زەواجی کردبێت شوملی ناکە بەڵام ئەگەر بێت و لە دادگایەکی شاری هەولێر زەواجی کردبێت شوملی ئەکا کە لە دانیشتووی کەرکووکە من ئەزانم لە ناو کەرکووک دانیشتوی هاتوو لە هەولێر زەواجی کردبێت بەڵێ شوملی بکا بۆ بەڵێ مەبەستەکەم ئەوەیە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ ئازان دیارە ئەمە یەکێکە لە حاڵەتەکانی تر کە باوکی لاڤیار باسی لێوە کرد هەندێک نمونەشمان هەیە لە قەزای خانەقین ئەو کەسانی کە هاوسەرگیریان ئەنجامداوە لە ئێستادا دەشنە قەزای کەلار و لە ناوچەکانی تر بۆ ئەوی لەوێ گرێبەستی هاوسەرگیری بکەن بۆ ئەوەی پێشینەکە بیانگرێتەوە کە بە پێی ڕێنمایەکە ئەو کەسانەی کە لە دادگاکانی سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم لە ناوچەدا ڕێنراوەکان کراون پێشینەکە دایانگرێتەوە بەڵام بە پێچەوانەوە باوکی لاڤیار ئاماژەی پێدا ئەو کەسانی کە لە کەرکووکن یاخود لە خانەقینن ئەگەر لە دادگاکانی سەر بە ئەنجومەنی دادوەری عێراق گرێبەستەکانیان بکەن دیارە پێشینەکان نایانگرێتەوە بەڵێ ئاری لە هەڵەبجە سڵاو لێ بێ کاک ئاری فەرموو زۆر سپاس دەکەم کاگاری وڵی ڕخنەی تونمان هەیە لەو خەرارەی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە پرۆسەی هاوسەرگیری یعنی تۆ تەسەوەر کە برای بەڕێزم ئەم حکوومەتە بەس بۆ ئەم سەفارەت یعنی خەڵکی کەرکووک و خانەقین سەنگار و ئەمانە کورد نین کە تۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەوان بۆ شمولیان ناکات ئەوان لەو هەموو ناڕەحەتی و نەهامەتی و ئەوە تا هەڵوێستی ئەم حکوومەتە وای کردووە لە خانەقین ئەمڕۆ گوێمان تێوە بوو لە هەواڵەکانیەوە لە ژێر نووسەکانە کە هەڵای کوردستانە بێت لە خانەقینە داگیرێت یعنی ئەمە سوکایەتی نییە بە تاکی کورد لەو شوێنە دابڕاوانە بەڵێ کاک ئاری پێت وایە خۆپشاندانەکان بنوایان کرد کە ئەم داواکاریە جێبەجێ بکرێت کە هاوڵاتیانی ناوچە دابڕێنراوەکان پێشینەکە بیانگرێتەوە وڵی برای بەڕێزم یعنی نازانم ئەم حکوومەتەی خۆمان نازانم ئیشیان چی یعنی تۆ سێرکە وڵاتەکانی کە بۆ نمونە سەری وڵاتێکی وەکو ئیسرائیل کە جوولەکە لە هەرکوێی دنیا شتێکی لێ بخۆمێ بکوژرێت لێدانێ بکرێت هەتا ئیسەر نازیەکان بازی ئەو وینای هیتلەرەدەن یعنی تۆ تەسەور کە ئەو هەموو کوردە لەو شوێنە ئەو هەموو سوکایەتیە لە دایرا دەرەکرێن موچەکانیان فەرق یعنی من بیستوم ئەڵێن لە خانەقینە دوو مۆزەب لە ژوورێکایە کوردەکەم وەکو یەک ئیشەکەن کوردەکەم موچەی لە عەرەبەکە کەمترە ئەمە بۆ یعنی کورد تاقی ئەمە قبولکە یعنی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بۆ وا کوردیان لە ناوچەکانە هین کردووە بەڵێ کاگاری لە هەڵەبجە سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک دیارە لەسەر تەوەری بەرنامەکە چەند تێبینیەکمان بۆ هاتووە لە دیارە ناوەکەی قوتە سلێمانیە دیارەوە ناوەکەی دەڵێت زۆر سپاس بۆ تەوەرەکەتە من بە شتێکی زۆر باشی دەزانم بۆ گەنجانی کوردستان و دەڵێت کارێکی زۆر باشە ئەگەر بە شێوەیەکی یەکسان بدرێت دیارە هەندێک ناوی خوازراو هەیە من ناتوانین هەموو ناوی بخوێنینەوە دەچینە سەر تێبینی جوتیار شوانی دەڵێت سڵاو بۆچی خەڵکی کەرکووک نایانگرێتەوە دیارە دەیانگرێتەوە بەڵام ئەو کەسانی کە تەنها لە دادگاکانی سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم گرێبەستی هاوسەرگیریان کردبێت هەروەها هەکار بەهاری دەڵێت سڵاو کەسانی 2005 هاوسەرگیری پێک ئانیە دەگرێتەوە یان ناگرێتەوە دیارە نایانگرێتەوە لە بەرەوەی بە پێی ڕێنمایەکان من قسەی خۆم نییە ئەو کەسانی کە لە ساڵی 2005 گرێبەستیان هەیە لە بەرەوەی ئەم گرێبەستە تەنها یاخود ئەم پێشینە تەنها بۆ کەسانەی کە ساڵێک بەسەر گرێبەستی هاوسەرگیریەکان تێپەڕی نەکردبێت محەممەد نەجات دەڵێت پێدانی پێشینی هاوسەرگیری بەڕای من هیچ سوودێکی نییە چونکە پێشینەکە زۆر کەمە بە پێی ڕای محەممەد نەجات بەڵازان پەیوەندیکی ترمان لەگەڵدایە ساڵحمان لەگەڵدایە لە دارەت و سڵاو لێ بێ کاک ساڵح فەرموو سلام سەرچاوم باشی برام زۆر سپاس دەکەم برا گەورەی چاوەکەم بیر مامۆستا بەڕێز ئەو پێشینەی زەواج بەڵێ ئەوە شمولی هەموو کەسێک دەکەیان شمولی فەرمانبەری دەکات
بۆ هەموو کەسێک نییە تەنها بۆ فەرمانبەرانە زیاتر بەڵام بۆ پێماوی بۆ هەموو کەسێکیشە بەپێی ڕێنمایەکان کە ئەو کەفیلێکی هەبێت و ئەو مەرجانەی کە لە ڕێنمایەکانە هەیە بیگرێتەوە ئەو شمولی بکات. بەڵێ بە قوڕانیانەوە ئەگە برێم ئللا دەبی معاشی هەبی ئەو پێشینەی شمولی بکە نەخێت بۆ هەموو کەسێکە کاک ساڵح هەموو کەسێک دەتوانێت بەڵام وەکیلێک یاخود وەکیلێکی دەبێت کەفیلێک نەک وەکیلە کەفیلێکی دەبێت کە ئەو کەفیلە ئەبێت ئەو فەرمانبەر بێ فەرمانبەری حکومی. بەڵێ بەڵێ بە قوڕان بەڵێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک ساڵح. بەڵێ کاروانمان لەگەڵدا لە شارە زورەوە سڵاو لێ بێ کاک کاروان فەرموو. زۆر سپاس دەکەم زۆر سپاس. وەڵاهی نازانم ڕێنسی من کاتێکە ژیانی ئاسەریم پێکیانە تۆجێ بەروارەکەمان نوقسانی پێ بڵێن هەفتەی 2009 من عقلی زەواجەکەم کرد بەڵام دەستکەرەکەیشم ئەچێتە بەرواری دەیەکی 2010 کەچی ئێمە شمول ناکەیت نازانم بەوەی عقلی زەواجەکە یان شتێکی کێر بەپێی گرێبەستی هاوسەرگیەکەیە کاگاری وتت هەفتەی 12 بۆ 13 ڕۆژ دیارە بەپێی ڕێنمایەکان بەپێی گرێبەستی هاوسەرگیریە نەک بەپێی تەسکەرەکە و خۆت ئاماژەت پێدا یعنی بەپێی ڕێنمایی بەپێی گرێبەستەکەیە بەپێی گرێبەستی هاوسەرگیریە. بەڵام کاگاری باس لە ئەم هەنگاوە بکەین تۆ پێت چۆنە کە بە تایبەتی بۆ هاوڵاتیانی ناوچەداربندراوەکان دەیانگرێتەوە ئەوان دەستیان خۆش بە یشێکی چاکەن هەخوای ئەو برارە زووتر بدایە خخوای ئەو برارە لە کاتێکا بوو کە بۆن هەرێمی کوردستان بانی غێری ناوچەداربندراوەکان هەخوای ئەو برارە لەگەڵ ئەوانە بدریا چون بە ئەوان دڵیان خۆش بواە یعنی نەوە بڵێ وڵای کاکە ئەمانە کوردین بۆ دوایی بۆ ئێستانە بۆ ئێستاکرابە بۆ پێشتر نەکراوە. بەڵێ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاڵڵا. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک تێبینی ترمان بۆ هاتووە عادل محەممەد دەڵێت لە هەڵەبجە لە هەڵەبجە دیارە تێبینێکی نردو دەڵێت دەستخۆشی تەوەرەکەتان لێ دەکەم سپاس دەکەین وڵات بەڕاستی ڕێنمایەکان دەرچوونی نییە و یاخود دەڵێت دەرچوونی بە قۆناغ شتێکی باش نییە و خۆی دەڵێت و دەڵێت حکوومەت دەبواە هەر لە سەرتاوە بەرنمەیەکی هەبواە بۆ ئەم پێشینەیە و بە یەکجار ڕێنمایەکانی بڵاو بکردایەتەوە. دیارە ئەمە ئازان بۆ جاری چوارەمە کە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بڕیارە یاخود ئەم ڕێنمایانە دەردەکات لە سەرتاوە تا ئێستا چەندین ناڕزایی لێکەوتەوە لە شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و هەندێک جار ناوچەدا ڕێنراوەکان سەبارەت بۆی کە هەندێک ڕێنمایی نەیەگرتنەوە بۆیە وەک دەبین لە سەرای بەرنامەکەشەوەیمە ڕێنماکانمان خوێندەوە هەندێک ڕێنمایی پێچوانی ڕێنمایەکانی پێشووە کە یەکێک لەو ڕێنمایانە وەکو نمونە بهێنینەوە ئەوەیە کە ئەوانەی لایەنێکی گرێبەستی هاوسەرگیریەکەیان بیانیە پێشینەی هاوسەرگیر ناگرێتەوە کە پێشتر بەپێی ڕێنمایەکان دەیانگرتنەوە. بەڵێ ئاریان سڵاو لێبێ فەرموو. خۆش سپاسم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم ئاریان خان. خۆش سپاس. وەڵام من سەبارەت بە سلسلەی پێشینی زەواج زۆر ڕەخنەن هەیە لە حکوومەتی هەرێم. بەڕاستی ئەو کەسانەی کە بڵێن لە 2000 کە ژیانی هاوسەریان پێکیناوە بڵێن بۆ ماوەی دوای تەلاقی داوە بۆچێ ئەو کەسانە شمولیان ناکاری کە هیچ زمەندیش نەبوونە لە حکوومەت هیچ شتێکیشیان وەرنەگرتووە خۆ دەزانێ و کاتە هەر سلسلەی زەواج ئەم شانە لە گۆڕێ نەبوو بەڵام ئێستا کە ئەو کاتە کە تەلاقیاوە بڵێن ئێستا ژیانی هاوسەری دروست کردوێتەوە ئیترێت لە سلسلەی زەواج ڕابکێشی بۆتی شمولی ناکا ئێستا ئێمە ئەمانەوێ حکوومەتی هەرێمیانە ئەو شتانەش بکاتەوە ناو بەرنامە ئەو کەسانە شمولیان بکاکە. بەڵێ بەڵێ جا ئێمە ئەمانەوێ حکوومەتی هەرێمی ئینشاڵڵا بیکات بەڕاستی یانی گەنجانی سەکە و کاتەکە هیچ شتێک لە هیچ شتێک سونمە نەبوو لە حکوومەتی هەرێم نازانم یانی ئەمە شتێکی وان نیە کە تۆ سونمە نەبووبی پێویست ناکە شمولت نەکا یانی هەتا ئێستاکەن لە هیچ شتێک ئێمە شمول نەبووی هەموو هیچ گەنجیان کە بزانە کەسانێکن ئەمڕۆ ژیانی هاوسەریان پێکەنا من پێم شک دێ بخوا ما دوو سێ مانگ نادەکە تەلاقیەوە کە کەچی حسابی 2000یان کردووە 1000یان کردووە کەچی ئێستا مانگێ ناوی ژنی تەلاق یا ژنی هێناوە کەچی زەفێری زەواجشی وەرگرت بەڵام بۆ هەنێک کەسان ئاوایە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئاریان خان. بەڵێ هەر بەپێی ڕێنمایەکان لە دیارە لە خەڵکی دیکەی ڕێنمایەکەدا هاتووە کە مامەڵەی هاوسەرگیری بە وەکالەت دەکرێت لەلایەن پارێزەرەوە ئەنجام بدرێت بۆ مەرجەی لە کاتی وەرگرتنی پێشینەکە خۆی ئامادە بێت بۆ وەرگرتنی دیارەمە ئەو کەسانی کە مامەڵەی دەرکردنی گرێبەستی هاوسەرگیریان بە وەکالەتە بە پشگیری بەڕێوەبەراتی پسۆلەی خۆراک پێشینەکە دەیانگرێتەوە هەروەها دوا ڕێنمایی کە تایبەتە بەو فەرمانبەرانی کە مۆڵەتی بێموچیان وەرگرتووە و
دانیشتووی هەرێمن پێشینەکە دەیانگرێتەوە بەڵام ئەو فەرمانبەرانەی ئێستا خانەنشین کراون و پێشتر 1 ملیۆن دیناریان وەرگرتووە ناتوانن 4 ملیۆنەکەی دیکە وەربگرێ. بەڵێ کاک ئەنوەر لە مەخموور. سڵاو لێ بێ کاک ئەنوەر فەرموو. بەڵێ کاک ئەزوەر لە مەخموور. کاتت باش. زۆر سپاس دەکەم کاک ئەزوەر فەرموو. باشی قوربان. ئەو قراری تازە دەرچووە. بەڵێ. شاری مەخموور مەتقەشی دابڕاوە بیداقەی بایمان مووسرا. بەڵێ. دەمانگرتەوە؟ ئەگەر گرێبەستەکە لەکوێ کردووە کاک ئەزوەر؟ کردووە بە تەمامە بکەم لێ تەلەفۆنم کرد گوتم زانم دیارە بەپێی ڕێنماکە ئەو گرێبەستانەی کە سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانن دەیانگرێتەوە. بەێ بەڵێ سەر بە دادگاکانی سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم. زۆر سپاس ممنون. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ وەستا محەممەد لە خوڕماڵ. سڵاو لێ بێ فەرموو. کاک محەممەد لە چەمسەماڵ. ئەلو بەڵێ کاک محەممەد. بەڕێزیانی ئێوارەتان باش. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. دەستخۆشیە و بەرنامە جوانە لێتم. زۆر سپاس دەکەم. وەڵام من سەبارەت بە داکردنی ئاڵای کوردستان لە خانەقین بەڵێ فەرموو. یان لە شوێنەکانی کە بڕیاریان داوە داگیرێ و یان نەماقۆڵی وەرکردووە. من هیوادارم یان سەرکردایەتی کورد لەوە زیاتر بێدەنگی نەنوێنێ. یان پشتگیری لەو بڕیارەوە بکەن یان پشتگیری لە ملەتەکەی خۆیان بکەن. بەڵێ. يعني زواتر ولا تجريبي لما لدي خدام كان انا شغال مصلحتي في خدامي كيف ويا بطنيا من بيتوان تجريبي وبرياري الشكل بله بلان دعوة كان من الاول زيادة خلق خلنا كانت شربي خلق وخلقنا خلق يعني شيء تتكلم من الذي خم عنا كريم كصلاة كذا لبغاء يشتكى وفرانا كذا يدروي هريب يشتكى ومصلحتي أنا هو كملتي خم عنا خير ومصلحتي خير سنة تعبه بەڵێ کاک محەممەد لە چەمسەماڵ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵازیان ژمارەکانی کۆڕێک تلیکۆم کراوەیە بۆ هاوڵاتیانی پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر بۆی بتوان پەیوەندیکەن و لەسەر تەوەری بەرنامەکە قسە بکەن کە تایبەتە بە ڕێنمایانیەکانی پێدانی پێشینەی هاوسەرگیری. بەڵێ کاک سەرکەوت لە دهۆک. سڵاو لێ بێ کاک سەرکەوت فەرموو. زۆر سپاس دەکەم. مثلا بۆ سعدی ئەقزۆری دوێ. بەڵێ. يعني بقى مدجنا كان كم تشينك يدو شيء بتناولنا تێنەگەیشتن لە پرسیارەکەت کاک سەرکەوت ئەو کەسانەی بەڵە دیارە پەیوەندەکەی داخرایەوە کردارمان لەگەڵ دایە لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم کاک کردار. مەمنون زۆر سپاس. وەڵای بێ زەحمەت پرسیارێکم هەبوو. بەڵێ فەرموو. ئەوەی کە عەقدی زەواجی کردبێ و بەس یەکێکیان لە 18 ساڵ تێپەڕی نەکردبێ ئایا شمولیەکە یان نا؟ پێم وابێ بەپێی ڕێنمایەکان دەڵێت پێویستە داواکار کوڕ بێت یان کچ تەمەنی 18 ساڵی تێپەر کرد بێت. ئەگەر یەکێکیان بێ بەپێی ڕێنمایەکە وا نووسراوە کە یەکێک لە داواکار خۆی پێم وابێ دەیگرێتەوە بەو شێوەیە بێ کاک کردار. باش گیانەکەم دەست خۆش بێ مەمنونم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک گۆران لە هەڵەبجە. سڵاو لێ بێ کاک گۆران فەرموو. بەڵێ کاک گۆران. گیان لەسەر ئەو کاتە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. بێزەحمەت من گرێبەستەکەم بڵێن لە جەلەولا دەرمێناوە. بەڵێ. شمولی منە کاتیان ئەو دادگایی کە گرێبەستەکەت لێ دەرکردووە لە سەر بەکوێ بوو لە جەلەولا؟ سەر بە حکومەتی فیدراڵە عێراقە. بەڵام دیارە کاک گۆران بەپێی ڕێنمایەکان نادگرێتەوە بە پێشینەکە. باشە زۆر سپاس. چ داواکاریکت هەیە و ئەم هەنگاوە چۆنە بینی کە ئەم بڕیاری کە دراوە یاخود ئەم ڕێنمانەی کە دەرکراون؟ بەڵێ بەرگاوەی جیاوازە بڵێن من ئێستا لەوێ کە دەزانم ئێمارە بڕێوە لە تەمەنی 5 ساڵیەوە هیچ کێشەیەکت نییە ئەتوانی مارێ برێ بەڵام لە حکومەتی خۆمان لە هەرێما لە 18 ساڵ کەمپی بۆ مارە نابڕن لە محکەما بڵێن بە ڕامەکرد. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ سەردار لە هەولێر. سڵاو لێ بێ کاک سەردار فەرموو. مرحبا جان. زۆر سپاس دەکەم. زەحمەت لەبی پرسیارێک. بەڵێ فەرموو. ئایا ئەو کەسانەی کە پێشتر نەخڵاودا و ئێستا کەش هاوسەرگیری دووبارەیان کردوێتەوە ئایا ڕێنماییەکان ئەماش قبول دەکات؟ ببوورە کاک سەردار دووبارەی تێنەگەیشتم. بەڵێ ئەو کەسانی کە پێشتر ژنیان تەلاق داوە بەڵێ و ئێستا ژنیان هێناوەتەوە یانی هاوسەرگیریان پێک هێناوەتەوە ئایا خێزانی ئەو کەسە یان خۆی دەتوانێت ئەم هاوسەرگیریە بگیرێتەوە؟ دیارە بەپێی ڕێنمایەکان ئەو کەسە گەر وەری نەگرت بێت دەگرێتەوە. بەڵام ئەگەر وەری گرت
پێم وابێ نایگرێتەوە ئەدی خێزانەکەی کە مەسەرەن ئەو کەسە بە پێی ڕێنمایەکان کاک سەردار نایگرێتەوە خێزانەکەش نەگرێتەوە کە بخۆی مۆزم بێت بەڵێ دیارە ڕێنمایەکەوا دەڵێت بەڵێ کاک سەردار بەگشتی تۆ پێت چۆنە ئەم ڕێنمایانە ئەمە بۆ چوارەمین جارەکە دەردەکرێنەوە دەگۆڕدرێن چۆنی دەبینی ئەم ڕێمانە چۆن دەبینی بەڕاستی هەندێک لە ڕێنماییەکان لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نییە چونکە چەند کەسانێک ناگرێتەوە کە بەرژەوەندیان تێدا هەیە کە پێویستیان پێیە بەڵام هەندێک لە ڕێنماییەکان پێویست وایە حکوومەت هەرێم بیگۆڕێت لەوانە کە ئەو کەسانەی کە پێویست دووبارە دەیانوێت کە هاوسەرگیری بکەنەوە کاتی خۆی کە ملیۆنێکیان وەرگرتووە جا پێویستە ئەم جارە وەرگرتنەوە ئەو ڕێنمانەی کە گۆڕدراون ئایا لە بەرژەوەندی هاوڵاتیانە نین بەپێی ڕای جەنابەت هەندێکی نەخێر بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیکەت زۆر سپاس بەڵێ کاک سامی هەرکی لە بەحرکە سڵاو لێبێ کاک سامی فەرموو براشەو باش زۆر سپاس دەکەم باشی قوربان زۆر سپاس کاک سامی والله إذا زحمة لوز مثلا سوفي زواجي بەڵێ والله اكتشيت خزانة كم بەڵێ طايستا ورينا قلت هذا أور نصبي سي مانجا تسليم كذية بۆ بڵێن بۆ پێشینەکە ئەو وەکو داواکار فۆرمەکەی پڕ کردوتەوە بەڵێ ئەو اكتشيدان على أساس بدي برامبرة 5 مليونك بەڵێ يخش مورم قلت يا طيب تحضرين أو رسبي حفتين رابطو شوما تقريبا حفتة 8 وقرأت ودري لي تزاد السوزة قلت زرده قلت ناوي بس السوز قرأت طيب سويز يعني طيب صدوي دار هرمانة هرمي كردستان بەڵام نازانم کاک سامی دیارە بە پێی ڕێنمایەکان ئەگە تۆ وەرگرتبی ئەو چۆن وەریەگە وەری ناگرێ بەڕێ شەیدا بەڵێ تا ئێستا یعنی چوومە این دەرێ فۆڕیان پڕ کردەوە بەڵێ شەید وەردەگیرێ بەتی بەرامبەریش بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت زۆر سپاس بۆ کاک سامی هەرکی لە بەحرکە ئازیان با زیاتر قسەکانمان لەسەر ئەو گۆڕانی کە بەسەر ڕێنمایەکانە هاتووە نەک ئەو پرسیاران دیارەگە پرسیار کە من بە پێی ڕێنمایەکان دەتوان وەڵام دەم بەڵام لێرە من لایەنی پەیوەندیدار نیم بۆ ئەوەی کێشەیەک هەبێ یاخود پرسیارێک هەبێ کە لە گرێبەستەکانە لە فۆرمی پڕکردنەوەی پێشینەکە من بتوانم وڵامی دەم یاخود لی بزانم دیارە من بە بەوردی ڕێنمایەکانم خوێنێتەوە و ئاگادارم بە هەموو ئەو ڕێنمانەی کە دوێنێ دەرچوون بەڵام قسەکانمان با زیاتر لەسەر ئەو بڕیارانە بێ یاخود ئەو ڕێنمایانە بێ کە تازە دەرکراون سەبارەت بە هاوڵاتیانی ناشەدا ڕێنراوەکان و هەندێک ڕێنمایی تر ئەگەر هاتوو ئێوە قسەیەکتان هەبێت سەری یاخود ڕخنەیەکتان هەبێت یاخود کێشەیەکتان هەبێت لەگەڵ ئەو ڕێنمایانە بەڵێ کاک نەریمانمە لەگەڵدا سڵاو لێبێ کاک نەریمان فەرموو سپاس دەکەم بە قوربانم بەڕێزی زۆر سپاس دەکەم کاک نەریمان کاگا بە قوربانی چاوەکەم سایقم لە ڕێگەبای سلێمانی بەڵێ ژنەکەم مردووە زەواجی تازم کردووە بە ژنەکەم تەلاقدراوە هێناومە بەڵێ ئیسا ئەو ڕۆژە هاتم پرسیام کرد لە دایری خۆمان لە ڕێگەبای سلێمان ئەوی تەلەفۆنی کرد بۆ غەزەلەی شمولی ئەوەی کەژی تەلاقدراوە بیا پیاوەکە کەژی تەلاقدرابێت شمولی ناکات بەڵێ ئەوەیە زار شمولانەکەیانە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک نەریمان لە سلێمانی بەڵای زەنوشانێک و دێنەوە حکوومەت هەر ڕۆژە و بڕیارێک دەردەکات ئەم ڕێنماییە یاخود ئەم ڕێنمایە تازانەی دەرنەکردایە زۆر کەس بێبەش دەبوون نێچیروان سلێڤانی دەڵێت هاوسەرگیری ئەس دەبینم گول کۆمەلگەها کوردیدا کو هیچ ڕێنماییکی نوێ تێدا نییە بتەنێ ڕێنمایی ژێرگوتنیە بە هێوێ دەکەم ڕێنمایی نوێ پەیدا بن و دیارە داواکە کە هەندێک ڕێنمایی تر پەیدا بکرێن یاخود دەربکرێن عەبدوڵڵا عەبد دەڵێت بۆ ئاگابوونت لە هەموو بابەتێکی هونەری و هەمەڕەنگ دیارە ڕکلامێکی کردووە بۆ سایتێکە پەیوەندی بە تەوەرەکەەوە نییە ئاوات محەممەد دەڵێت سڵاو بەڕای من ئەو 5 میلیۆن دینارە بەس بە بەشی ناخواردنی ماڵی بوو دەکات ئیتر ئاڵتون و ماڵ ئەبێ بە قەرزی خۆمان بیکەین هەروەها محەممەد حەسەن دەڵێت 5 میلیۆن بەس لە معاملاتی دەدەی دواتر دەبێت 5 میلیۆن بدێت و دیارە مەبەستی ئەوەیە کە لە معاملاتە کە بۆ پێشینەکە دەیکات پارەی زۆر سەرف دەکات مەبەستی ئەوەی بەڵام بەڕوونی نەینووسی بوو بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە کاروانمان لەگەڵدایە لە ڕانیەوە سڵاو لێ بێ کاک کاروان فەرموو
کاکاروان لە ڕانیا کاکاروان گوێت لێمە بەڵێ دیارە پەیوەندیەکەی ئامادە نییە دەچین لای ڕێبەر لە بازیان سڵاو لێ بێ کاک ڕێبەر فەرموو باشی بە ڕێزم دۆست پاس دەکەم کاک ڕێبەر براکەم من ئەوە عەقدی زەواجەکەم لە هین دەرکردووە لە کەرکووک دەرکردووە بەس نفوسم سلێمانیە کاتێک معاملاتم هەموو تەواو کرد وتی شمولت ناکە وتی شمولت ناکە بەڵێ کاک ڕێبەر ئەنجا من نازانم چی بکەم لە شوێنێک وەریەگرم چونکە من نفوسم سلێمانی و عەقدەکەم لە کەرکووکە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی کاک ڕێبەر من تێنەگەیشتم تەنها ئەوەی وت کە گرێبەستەکەی لە کەرکووک کردووە دیارە بە پێی ڕێنمایەکان ئەگەر سەر بە دادگاکانی سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان بێ دەیگرێتەوە بەڵام ئەگەر ئەو دادگایە سەر بە ئەنجومەنی دادوەری عێراق بێت ناگرێتەوە بەڵێ لیزامان لەگەڵدایە لە سلێمانی سڵاو لێ بە لیزا خان فەرموو زۆر سپاس لیزا خان بەڵێ لیزا خان ئەگەر دەنگت بەرزکەیتەوە بە باشی گوێم لێت نییە بەڵێ کاکشوانگیان لەسەر درۆی بەرنامەکەتان بەڵێ ئەگەر ئەوەی کە ئاسیفی زەواج هەموو کەسەی بکرێتەوە بێ جیاوازی بەڵێ یان ناوچە دابراوەکانیش ئێمە ئەڵێن کەرکووک شارێکی کوردستانیە گوڵان حاضر کەرکووک نەکرێتەوە بەڵێ ڕاستی شەڕی کورد لەسەر کەرکووکە بۆچی ئێمە بێگەنجانی کەرکووک بێبەشکەین لەمەیکە ئەگەر حکوومەتی هەرێم ئەمریکا دۆکە یارمەتی گەنجانیات پێسەر لە هەموو کارەکانی یارمەتی خەڵکی کەرکووکیش بعد بە تاکید کەرکووک شارێکی کوردستانی بۆ هەرێمی کوردستانیش بێت بۆچی لە خزمەتگوزاریەکان بێبەش بکرێن بەڵێ کاکشوان بەڵێ بەڵێ ئێوارێک لەسەر گەوەندی مامۆستاوە خوێندکارەکان تەوەتانکردنم توان بەشداری بکەم ئەتوان چۆن شتێک بڵێم بەڵێ فەرموو لەسەر مەکتەبی بنار خوێندکارێک پێم وا دەرخسی کرد مەکتەبی بنار بەڵێ خوێندکاری ئامادەی بناری کچانم بەڵێ بەداخەوە کەوت چەند شتێکی و لەسەر بەڕێبەرەکەمان دەپێچەوانەوە وانە بەڵکو بەڕێبەرێکە کە وەکو جای گوایە بۆ هەموو خوێندکارەکان و هیچ شتێکیشیان بە زۆر پێ نەکردوین پێم وایە کاکە مەکتەبەکە زۆر زۆر خەمخۆری خوێندکارەکانی خۆی بۆ هیچم نەماوە کاتێکی شات بەڵێ زۆر سپاس کاتێکی شاتر بۆ تۆ بڵێ هاوڕێ لە کەرکووک سڵاو لێ بێ کاک هاوڕێ فەرموو ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم بێیارێک پرسیارێکمان هەیە جەنابتان بەڵێ فەرموو من برایەکم نزیکەی 8 مانگە هاوسەرگیری کردووە متەخۆری هەرێمی کوردستانە بەڵێ هێشێ لە محکەمەکانی کەرکووک یان سۆملەی کردووە ئێستا مافیریان منفی لێدێ بەڵێ ئەگەر محکەمەکە ئەگەر دادگاکە سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم بێت ئەوە پێشینەکە دەگرێتەوە کاک هاوڕێ بەڵام هیچ محکەمێ نییە لە کەرکووک سەر بە هەرێمی کوردستان بێ نا لە حکوومەتی عێراق لە مرکزی قبوڵەکرێنا لە هەرێمی کوردستان یعنی چارەنووسی ئەمە چی دێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک هاوڕێ لە کەرکووک دیارە بە پێی ڕێنمایەکان کە باسی لە براکەی کرد ناگرێتەوە بەڵام بە پێی ڕێنمایەکان من ئازیان دەتوانم تەنها وەڵامتان بدەمەوە لەسەر ئەو ڕێنمانەی کە لە بەردەستمایەوە هیوادارم با لەسەر ڕێنمایەکان بەگشتی قسە بکەین کە بۆ تا ئێستا چوارەمین جارەکە گۆڕانکاری بەسەردا دێتوە تا چەند توانراوە داخوازی هاوڵاتیان جێبەجێ بکرێت کە ئێمە بینیمان چەندین خۆپشاندان ساز کرا بەرامبەر بە هەندێک داواکاری تایبەت بە مادەی 140 کە ئەو هاوڵاتیانی کە فۆرمی خۆراکیان یاخود گرێبەستی هاوسەرگیریان لە ناوچە داڕێنراوەکانە نیانەگرتنەوە بۆیە خۆپشاندانیان ساز دەکردووە لە ئێستادا ڕێنمایەکە دیارە گۆدراوە بەڵام بەو شێوەی نییە کە داوایان کرد لە خۆپشاندانەکانە بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە باوکی ڕەوا سڵاو لێ بێ باوکی ڕەوا فەرموو داغادلم کاتەوە باش زۆر سپاس دەکەم کاکەگیانە چەند تەوەرەکەی تۆ باسی هاوسەرگیری وانەیە بەڵێ بەڵام من وەکو پێشمەرگەیەکەوە 50 شەو مەعاشمان وەرنەگرتووە بەڵێ کرێچین و خاوانی ماڵ و مناڵین و یعنی نازان بۆ بیرەگرت لەم فەقیر ڕۆژانە ناکەنەوە بە تایبەتی وەزیری پێشمەرگە بەڵێ یعنی خەڵق بەچی بژێ ئێستا من حالیان کرێچین کابرا هاتووەتە سەرم بۆ کرێکە پارەم نییە بیەمێ داوا لە جەنابتان نەکەین بەشم شتێکمان بۆ بکەن کاک عادلیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ڕەوا لە سلێمانی بەڵام ناوم شوانە ناوم عادل نییە بەڵێ کاک محەممەد لە هەولێر سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو نیوارە باش بەڕێز زۆر سپاس کاک محەممەد ناوچە دابراوەکان کەرکووک دەیگرتەوە بەڵێ
مارەبڕینەکەی من کەرکووکە لەمگەتەوە بەڵێ باشە دەستاش زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ کاک ئازاد لە هەڵەبجە. سڵاو لێبێ کاک ئازاد فەرموو. باشی بە قوربان. زۆر سپاس دەکەم. چاوەکەمی جانەکەم بەنسبە دەوانەی کە بڵێن عەقدی زەواجەکانی ئەوە نەکەن. بەڵێ ئەوەنە کە عەقدی زەواجەکانی نەکەن ئەتوانن چی بە شێوە یانی چ ڕێنمایەک هەیە کە بتوانین ئێمەش وەکو هاوڵاتیەکی کورد بڵێن وەکو خەڵکی هەڵەبجە بتوانین ئیسفادە لەو پارەیە بکەین. بەڵێ تەناوەمە بوو. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک تێبینی ترمان بۆ هاتووە کەمان محەممەد دەڵێت سڵاو تەوەرێکی جوانە خۆزگە حکوومەت بیتوانایە بە تەواوەتی ئەو پێشینەی بدایە بەو گەنجانش کە موچەخۆر نین لە دام و دەستگاکانی هەرێمدا یان ئەو کەسانەی کە خوێندنیان تەواو کردووە و دانەمەزراون. هەروەها ئیبراهیم هەروتی دەڵێت هیوادارین حکوومەتی هەرێم پێشینەی هاوسەرگیری بکات بە 10 ملیۆن دینار چونکە زیاتر خزمەتی توێژی گەنجان دەکات و دەڵێت زیاتریان و دەرفەتی زیاتریان بۆ دەرەخسێنێت چونکە گرنگە ئەم پرۆسەیە بۆ ئەوان. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە لە سێ سادقەوە پەیوەندیەکمان لەگەڵدایە. سڵاو لێ بفەرموو. باش بەڕێزم. زۆر سپاس دەکەم. بێ زەحمەتی ئێمە ئاوارەی بەغاین بڵین. بەڵێ کاکتەلان. ئێستا فۆرممان نییە. بەس جنسی و شتمان تەواو بوتم زام ئەگەر مارەوش ببڕین شمولمان ئەکا. هاوڵاتی کوێن کاک تەلان ببوورە؟ بەڵێ بەڵێ. کاک تەلان هاوڵاتی کوێن وتت؟ سەی سادق ئاوارەی بەغاین. بەڵێ. ئیسە فۆرممان نییە هەموو شتمان سوتاوە بەس جنسیەکانمان ماوەتەوە تەسکەرە بڵین. نازانم کاک تەلان گە سەردانی لایانی پەیوەندیار کردبێ سەبارەت بە کێشەکەت و ئەگرێبەستی هاوسەرگیریەکەتی ساڵی چەنە؟ جای ئەم ساڵە بڵین. بەڵێ. نازانم تا چەند کێشەکەت بۆ چارەسەر دەکرێت بەڵام ئەگەر سەردانی لایانی پەیوەندیدار بکەی بێگومان وەڵامێک ئەبێ بۆ کێشەکەت. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک محەممەد لە کەرکووک. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. کەوارت باش کاکسان. زۆر سپاس دەکەم کاک محەممەد. کاکسان من پێم وایە و ڕێنمایانە هیچ سوودێکی بۆ خەڵکی کەرکووک نییە بەڕاستی. چونکە ئەو کەسانی کە گرێوەستی هاوسەرگیریان لە داپیاکانی سەر بە حکوومەتی ناون کردووە شمولیان ناکە. بەڵێ. بۆ نمونە ئێستا ئێمە خۆمان مۆزەفی حکوومەتی هەرێمین کە لە شاری کەرکووک داوامەکەین. بەڵێ. بەس گرێوەستی هاوسەرگیریمان لە کەرکووکە کەواتە چی سوودێکی بۆ خەڵکی کەرکووک هەیە؟ بەڵام پێت وایە کاک محەممەد لە بەرامبەر ڕەخنەکەی جەنابەت چی بکرێت بۆ ئەو هاوڵاتیانی کەرکووک واتە هەموونەتەوەکان لە کەرکووکدا هەن واتە تۆ پێت باشە کە بڕیارێک لە حکوومەتی عراقیەوە دەربچێت بۆ کەرکووک بە تایبەتی کە ناوچەیەکی دابڕێنراوە خود ناوچەیەکی کێشە لەسەرە؟ بەڕاستی کاکسوان هیچ بڕیارێکی حکوومەتی عێراقی ئەو مۆزەفانە ناگرێتەوە کە سەر بە حکوومەتی هەرێمن ئەوان بڕیارەکان ئاڵێن مۆزەفی سەر بە حکوومەتی هەرێم ناگرێتەوە لە هەرێمیش هیچ شوملیان ناکە. ئایا ئەم کێشەیە نازانم حکوومەتی هەرێم ئەگەر خەڵکی کەرکووک بە کورد دەزانێ و بە شارێکی کوردستانی ئەزانێ بۆ خەڵکی کەرکووک شملی سلفەی زەواج و هەموو ئەو شتانەی تر ناکە. بەڵێ. سۆز سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ سارە لە سلێمانی. سڵاو لێ بێ سارە خان فەرموو. یارێت باش کاکشوان. زۆر سپاس دەکەم سارە خان. سپاس بە قوربان. زەحمەتە بە پرسیارێکم هەبوو وەڵام من. بەڵێ فەرموو. مێردەکەم هاوسەری تری هەبووە بڵێن ئەمری خۆی کردووە بەس خۆم بڵێن شوویەکەممە. بەڵێ. خۆم نفوسم سلێمانیە ئەو نفوسی کەرکووکە. بەڵێ. ئێستا ئەڵێن سلفە زەواجەکە مادەم ئەلامت لە کەرکووک دەرکردووە شمولت ناکات. بەڵێ. ئیتر نازانم شمولی کەرکووک ئەکا ئەو قەرارە بۆ ئەوە دەرچۆیان نا. دیارە بە پێی ڕێنمایەکار وەکو خۆیەتی ئەگەر ئەو دادگایی گرێبەسەکە تێدا کردووە ئەگەر سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم بێت شمولتەکە. وڵا لە کەرکووک دەرم کرد ئەڵێ بەس لە کەرکووک دەرم نەکردا چون بۆ گەنجینەیەک بۆ سلێمانی ئەڵێ بەس لە کەرکووک دەرم نەکردا لە سلێمانی لە هەولێر دەرکردا شمولی ئەکردی بەس مادەم لە کەرکووکە شمولت ناکە ئیتر نازانم ئەو قەرارە هەیەن نا. بەڵێ دیارە وەکو خۆیەتی سارە خان. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ سۆران لە ڕەشاد. سڵاو لێ بێ کاک سۆران فەرموو. چۆنی کاکەشوان باش؟ زۆر سپاس دەکەم. کاکەشوان ئێمە وەک کەرکووکی ئەوە شتە شمولمانەکان نایکا سلفەی تەماش. بەڵێ. بەڵێ کاک سۆران. چی بکەین؟ کاک سۆران بەباشی گوێم لە دەنگت نیە ئەگەر شوێنەکەت گۆڕی وە قسەکەت دووبارەکەیتەوە ببوورە. کاک سۆران
بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە. باوکی هێدی لە کەرکووک. سڵاو لێ بێ باوکی هێدی فەرموو. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ تەوەرەکەت بەڕاستی لە جێ خۆیەتی. تۆ سپاس دەکەم. بەڕێز ئێمە وەکو گەنجانی کەرکووک بەڵێ کە گرێبەستەکانمان لە دادگای کەرکووک تۆمار کراوە. بەڵێ لە کەرکووکدا یەک دادگایش هەموو کەس دەزانێت کە سەر بە حکوومەتی ناوەندە و جگە لەوەش دادگایەک نییە لە کەرکووکەیە کە سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم بێت. بەڵێ لەم حاڵەتەشدا بە پێی ئەو ڕێنمایی کە لە هینا گەنجینەکانی هەرێم و دەچووە بگرە لە 85 گەنجانی کەرکووک لەو پێشنەیە بێبەریە بن بێبەش دەبن. بەڵێ لە ڕێگای کەناڵگەی و داواکارین کە ئەو ڕێنمایی گۆڕانکاری تیا بکرێت گرێبەستەکانی سەر بە دادگای ناوەندیش بگرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ کارزان لە ناحی ڕزگاری. سڵاو لێ بێ کا کارزان فەرموو. سڵاو لێ بێ کا کارزان. لەوم کاتۆ بەش قوربان باشی. زۆر سپاس دەکەم کا کارزان فەرموو. قوربان کاکی هەموو وەرە پرسیارێکم هەبوو ئەگەر بڵێ ئەو کەسێک کە پێشتر زەواجی لەگەڵ کەی ئافرەتێک بێ و ئافرەتە پێشتر زەواجی کرد بێت بەڵام سلفەی زەواجی وەرگرت بێت. بەڵێ دواتر کە تەلاق درابێ بەڵام نەچۆتە پرۆسەی هاوسەرگیریەوە. بەڵێ بەڵام گرێبەستی هاوسەرگیری هەبووە. بەڵێ بەڵام عەقدی زەواجی هەبووە بەڵام نەچۆتە بڵێ پرۆسەی هاوسەرگیریەوە بە تەواوەتی. نازە من بە پێی ڕێنمایەکانی پێشوو پێم وابێ نایگرێتەوە بەڵام تۆ سەردانی لانی پەیوەندیدار نەکرد کارزان. نەبوو خوای تا ئێستا بەڵام ئێستا کە بەرنامەکە جەنابتم بینی پەیوەندیم پێوە کرد. بەڵێ چونکە لە خوارەوە نووسرا بوو نووسرا بوو ئەوەندە حاڵەتی تایبەت لە ڕێنمایەکانە لە ڕێنمایی پێشەوەیتر نازانم ئایا ئەو ڕێنمایە ئەیگرێتەوە ئەوانە. بەڵێ دیارە بە پێی ڕێنمایەکان ئاماژە بۆ نەکراوە تەنها ڕێنمایەکان وەکو پێشتری خۆین ئەوانەی کە نەگۆڕاون ئەو ڕێنمایی کە جەنابەت ئاماژەت پێدا وەکو خۆی ماوەتەوە بەڵام ڕێنمایەکانی تر تایبەتن بە ئەوانەی کە هاوسەرەکانیان بیانین یاخود ئەوانەی کە هاوڵاتی ناوچەدابڕێنراوەکان بەڵام گرێبەستەکانیان لە دادگاکانی سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم ئەنجام داوە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کە کارزان لە ناحی ڕزگاری. بەڵێ کچی پاییز دەڵێت کەس لە حکوومەت تێ ناگات دەڵێت عالەمیان تێک داوە وە خۆی دەڵێت هەروەها تەندروستی کۆمال دەرێت بە بەشێکی یاخود بە شتێکی باشی دەزانم تا ڕادەیەک بەڵام تا وەردەگرێت زۆر ئازیێتت دەدەن نیوەی پارەکەت لێ دەڕوات هیوادارم بەبێ فێڵیش بتوانین وەری بگرین وەرە هەروەها ئازاد ئامێدی دەڵێت دەستخۆشی لێ ئێوە دەکەم سپاس دەکەین دەڵێت بەڕاستی کارێکی زۆر باشە و ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین کە حکوومەت بتوانێت ئاسانکاری زیاتریش تێیدا بکات بۆ ئەوەی هەموو کەس سوود مند بێت و لەگەڵ ئەوەشدا بڕەکە زیاتر بکرێت چونکە ئێمە لە کوردستان دەژین و بازاری ئێمە لەگەڵ ئەو بڕەپارەیە گونجاو نییە. بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە کاگنامیق لە هەری. سڵاو لێ بێ کاگنامیق فەرموو. کاگنامیق سڵاو لێ بێ فەرموو. کاکسوان ێوارەت باش. زۆر سپاس دەکەم. کاکسوان گیان من ئەگەر پرسیارەکەم لە دەرەوەی پێشینەی هاوسەری بێە زۆر سپاسی حکوومەتی هەرێمەکەم کە پێشینەی خانوبەری داوە بە گوندنشینەکان. بەڵام لێرەدا پرسیارێک ڕوئەدا بڕیار وا بوو کە بڕی 75 دڵاوەکو هەدێ بدرێ بەو گوندنشینانەی کە خانووەکەن لە گوندەکانیان. هەتا ئێستا حکوومەتی هەرێم بەستاک و بەخرا باسی ئەم 75 وەرەقەی نەکردووە نە دەڵێ بودجەی نییە نە دەڵێ ئەم پارەیە ئامادە نیە. ئایا کابینەکەی کاک دکتۆر بەرهەم دەستخۆشی لێکەین کە ئەم پێشنەی خانوبەرە ئەدا کە وعدی داوە بڕی 75 وەرەقە بدا بە گوندنشینەکان بەڵام تا ئێستا هیچ دەنگ و ڕەنگێکی نییە ئەم 75 وەرەقەیە نەدەوە بەرهێنان نە ئەم بڕەپارەیە لە بانقا هەیە نە ئەم بودجەیە لە پەرلەمان باسەکری. ئایا ئەمە ئەگەر بە دوواداچوونێکی بۆ بکانیان هێتر شتێکی ئاوها هەیە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاگنامیق لە هەری. بەڵێ شکر لە کەرکووک. سڵاو لێ بێ کاک شکر فەرموو. کاکشوانم کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەیەک یەکەم. زۆر سپاس دەکەم. کاکشوان دەربارەی بەرنامەیەکەوە پێشکەشێکی حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی کەوا نووری مادیشی ئێمەدا ببڕێ ئەوان خۆیان با بڵێن سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت ئێمەدا ئەبڕێنێ خۆی ناوچە کێشە لە سەرەکان لە زیاتی سودمەند بن لە بڕیارەکانی حکوومەت بە سەرۆکی هەرێمش و سەرۆکی حکوومەتیشەوە بەداخەوە ئەوان ئێمە پەراوێت دەکەن وەک مەسەلە کوردیەکە ئەڵێ ئەم لامداد و ئەو لامداد ئەی باوە جێتم دەرهات یعنی هیچ لایەک حیسابمان بۆ ناکا. باشە ئەو ڕێنمایەکە حەزەکەم دوای مداخەلەکەی من تەواو بۆمان ڕوون کەوێ باشە بۆ
من وەکو معاشم لە سلێمانیە پرۆسی هاوسەرگیری لە کەرکووکەکەم ئەی حکومت بۆ ینی حساب بۆ ناکایی ئێمە من هیچ ئیمانێکم نە بە کورد کوردایەتیما نە بە حکومەتی هەرێمی کوردستانمان نە بە سەرۆکی حکومەتما نە بە سەرۆکی هەرێمیشما ئەمەی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەتێکن کاکشوان تەلاعوباتە بە خنەتەوەی کورد لە ناوچە کێشە لە سەرەکان فەرموو بۆ مەسەلەی ئەم عقاریە هەتا ئێستاکانە نەحی پردێ ناگرێتەوە یعنی بەڕاستی کاکشوان ئەمەی حکومەت بە ملەتی کوردیەکان لە ناوچە کێشە لە سەرەکان حکومەتی کوردی بابا نوری مالکی لە علی حەسەن مەجید پیسرە ئەمانە ئەم حکومەتی ئێراقل لە حکومەتی بەحث پیسرین کاکشوان من ئەسڵەن احترام بەوان ناکەم بەڵام کاکشوان ئێمە خاوەن شەیدین هەموو ژیانی خۆمان لەسەر ئاوارەی و دەربەری لە پێناو کوردانە بەڵام ئەمە پاداشتا بەداخەوە با ئەوان شەڕ نەکەن لەسەر کەرکووک با چاکتر بمافرۆشن یعنی من ئەسەم بڕوام نە بە حزبایەتی ماوە نە بە حکومەتی کوردی ماوە نە بە سەرۆکی هەرێم و نە بە سەرۆکی حکومەتی ئەسەن لەگە کورد نین بۆ دامانە بڕێنن کاکە 50 ساڵە حکومەت لە دوای حکومەت ئێمە چەوسێنێتەوە حکومەتی هەرێمی کوردستانیش بێبەشماکەن لەو مافانێک کە خوایدا بە ئێمە ئەوان معلاسف بێبەشمانەکەن بەداخەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک شکور لە کەرکووک بەڵە سیروان لە هەری سڵاوی بە کاک سیروان فەرموو زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دەکەم کاک شیروان بەڵێ کاک شیروان بەڵێ کاک شیروان ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لی بەباشی گوێم لێت نییە ملیۆنێک مەرگەکە لە ساڵی 2009 بڵێن بۆ 4 ملیۆن دێتەوە باڵێ 2009 نایگرێتەوە بە پێی ڕێنمایەکان کاک شیروان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاک تەحسین لە سلێمانی سڵاوی بە کاک تەحسین فەرموو زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش من وەکو هاوڵێرێک لە سلێمانی باڵێ ئەز ئەقدزاوجم کردو لە ساڵی 2010 باڵێ باشەوە شوری بکەم ئەم قەڵای تازە تێنەگەیشتم گرێبەستەکەت لە ساڵی 2010 بەڵێ بەڵێ لەکوێ لە چ دادگایەک بووە لە هاولێر بەڵێ دەگرێتەوە کاک تەحسین بە پێی ڕێنمایەکان ئەلو کاک تەحسین بە پێی ڕێنمایەکان دەتگرێتەوە بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەزەن دیارە من لایەنی پەیوەندیدار لێم لێرە بتوانم هەموو وەڵامێک بدەمەوە بەڵام هیوادارم لە قسەکان من لەسەر گۆڕینی ڕێنمایەکان بێ و لەسەر ئەو ڕێنمانەیە کە تا چەند سوودی هەیە بۆ هاوڵاتیان و تا چەند هەندێک لە بەشداربووان لە کەرکووک پەیوەندی دەکەن دەڵێت هیچ سوودێکی نییە بۆ ئێمە هەندێکی تر دەڵێن ئەمە هەنگاوێکی باشە و شتێکی باشە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە بەڵام بیرمانە چێت کەمە چوارەمین جارە ئەم ڕێنمایانە دەردەکرێن ئایا ئێوە هەرچەنە کاتی بەرنامەکەمان کەم ماوە بەڵام با قسەکانمان لەسەر ئەوە بێ ئێوە هەڵسەنگاندنی ئێوە چییە بۆ ئەوەی کە چوارەمین جارە ڕێنمایی نوێ دەردەکرێت سەبارەت بە پێدانی پێشینەی هاوسەرگیری بەڵە پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە کاک هیوا لە کەرکووک سڵاو لێ بێ کاک هیوا فەرموو شەو باش بەڕێزم شەو باش کاک هیواگیان باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم وڵاوی ڕاستی بێ شتێکم بوو دەربارەی ئەو وەرت هەیە بەڵێ فەرموو هاوسەرەکەم متەخوری حکومەتی هەرێمە بەڵێ ئەنجا مثلا لە دایرەش بەستیە ماوەندیشە ئەوتدا سوینە مثلا لێ شموتانە ئەکاونتی و شتانە بەڵێ بەڕای تەنە بزانم ئەگەر ڕێنمایەکمان پێ بێن شتێک بۆی بادەکاری ئەگەر بە کورتی دووبارەیکەیتەوە کاگیوە بە زۆر دەنگ لای من باش نییە ئەگەر بە کورتی دووبارەیکەیتەوە پرسیارەکەت هاوسەرەکە مۆسەخوری حکومەتی هەرێمە بەڵێ ماوەندیشی تەواو کردووە بەڵێ موچەکەشی لە شوێ پێێنن هەر لە هەولێر وەرێگرین بەڵێ زایتر نازانین ئەو قەرارە ئێمە شەکرێتەوە ویان نازان گرێبەستەکەتان لەکوێ کراوە کاگیوە یعنی عقزەوازمە بەڵێ وەڵای کەرکووکە بەڵێ دیارە بە پێی ڕێنمایەکان ئەگەر دادگاکە سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم بێ دەیگرێتەوە بەڵام ئەگەر سەر بە ئەنجومەنی دادوەری هەرێم نەبێت ناگرێتەوە یعنی چۆن چوو یعنی واتە ئەو دادگایە سەر بە هەرێمی کوردستان بێ بەڵێ بەڵێ باش ئێمە تا ئێستامان گوت بەڕێز تا ئێستامان گوت ئێمە حکومەتیش مەزە حکومەتیش پاشلمانە بوو گۆڕ بە گۆڕ وا بوو دیکتاتۆر بۆ هەموو شتێک بوو ئێستا لەخوا بزانین حکومەت سەرۆکۆمەرمان کوردە بەڵێ یعنی تاکەی مەسەلەن خۆت یعنی لای خۆت حکوم بە تاکەی جوارە ئاورێک لەو وڵاتە نادرێتەوە لەو شارە نادرێت عین لەبەرچیە دەنگدانێ بێ شتێ کەرکووکوا ئەیکینەوە باوشی کوردستان یعنی ئێمە بۆ حکومەتی بەجێ بنجە بۆ زەناش بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاگیوا لە کەرکووک بەڵێ حاجی پرشنگ لە سیتەک
سڵاو لێبێ حاجی فەرموو. ئەلو ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم. زۆر سپاسی بەرنامەکەتان دەکەم بەڕاستی بەرنمەیەکی جوانە تەورێکی جوانتان هەڵبژاردووە. من لە سیتەکەەوە پەیوەندیەکەم سەمەترمانەیە بۆچی 2 سەمەتر ئەیگرێتەوە بۆ سەمەتر نایگرێت نازانم ئەگەر ناوی جەنابەت حاجی پشنگە تەواوە ناوەکە بەڵام ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەیوە یان دوورکەویتەوە لێ بۆی بەباشی گوێم لێت بێ. هینا لە سیتەکەەوە پەیوەندیم کردووە بۆچی 2 سەمەتر ئەیگرێتەوە بەڵام بۆ سەمەتر نییە عقار پێشینەی خانوبەر بۆچی سەمەتر ئەیگرێت سەمەتر نایگرێتەوە ئێمە لە فەقیریا چوینەتە ئەوێ ئەگەر پارەی 2 سەمەتر یا زیاترمانە بۆە بێگومان ناچوینە سیتەک بەڵام نازانم پێش ئێمە نفوسمان سلەیمانی بۆ ئێستا نفوسەکەمان بردو بۆ چوارتا بۆ ئەوەی عقار بمانگرێتەوە کەچی نازانم کەچی حکومە دەڵێ ناتانگرێتەوە بۆ 2 سەمەتر هەیە بەڵام بۆ سەمەتر عقار شمولی ناکات. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس حاجی پشنگ لە سیتەک بەڵازیان دوایزگەی بەرنامەکە خوێندنەوەی سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە نزار فارس دەڵێت پێم وایە لەو ڕێنمایانە باشتر دەرنەکرێت حکوومەت لەوە زیاتر چی بکات واتە پێی وایە کە دەرنەکرێت باشترە ڕێبین محەممەد دەڵێت بەرزبوونەوەی نرخی کاڵا لەگەڵ پێدانی پێشینەکە کردارێکی پێچەوانەیە و کارێکی زۆر باشە یارمەتیدانی گەنج بەڵام ئەو گرفتانە کە پێی دەوترێت هەڵ ئاوسان ڕوو نەدات. ئەحمەد تاها دەڵێت ئەو گەنجانی تازە ئەشنەژیانی هاوسەرگیریەوە لە کوردستان دیارە دەڵێت بێناسترین چینن دواتەبینی دەخوێنینەوە هاوڕێ گاردی دەڵێت دەستخۆشی لە هەموو ئەوانە دەکەم کە هاوکارن لە پێدانی ئەم پێشینەیە بەڵام هیوادارم پاشکۆکەی جێبەجێ بکرێت کە دەڵێت بۆ ماوەی 2 ساڵ وەرناگیرێتەوە. بەڵام ئازان لێ داتینە کۆتایی ئەڵقەی جاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ هاوکارم هەکارنێری لەگەڵتان دەبێت بۆ تەورێکی تری بەرنامەکە هەرشاد و بەختەوەر بن.